وەختان خۆش ئەزیزێت وەرجێگە گەچشتێک ساڵە تازێ 2021 زاینی لە گشتان پیرۆزبایی کەم ئاوات ساڵێک پڕ لە خۆشی و بێنجەڕەتی ڕاتان دیرم لە چەند ڕۆژ وەرین سێ ویدۆوە زوان فارسی پێشکەش کرد لە ئی ویدۆوە هێفم هات کە وە زوان کوردیش پێشکەش نەکەم ڕاخاتر ئەو ئەزیزێرەکە وە زوان فارسی زاڵ نیەن و مرف زوان فارسیە زاڵ نیەن و بتوانن کەڵک لە لوار بێن ویدۆ ئەوەڵێ لەسەر سەرچۆوەلێکە سەرچۆوەی زانیاری زانست لەسەر کومەڵە جەمیەتێلێک فڕقەوەلێک سکتێلێک لە توول تاریخە لە ژێر ناوەل جووروای جور ئەلیۆلاهی و ئەلحەق و ئەلحەق و ئەهلحەق و حەقیقەت پەرەس و ئەلحەقیقەت و فرە ناوەلێک تایفە و کاکەیی و فرە ناوەلێک ناسریانە ئێمە لەو ویدۆ ئەوەڵێ چینە سەر سەرچۆوەل ناوخۆیی سەرچۆوەل کەسێکە خۆیان وەکو ئالحەق ئەلیۆلاهی پێناسە کرد ناساننە وە لە ویدۆ دوێمە چینە سەر چو کەسێک خارجی هاتنسە منتەقە سەفەرکردنەسن وەل مەردمە قسە و باسکردنە و نەتیجێ یا دەرەنجام قسە و باسەکان خۆیان و شێوەی نووسراوە دانەسە جور سەفەرنامە جور باسڕا بیرەوەری نووسانە سێکردنە سێ کتاب بیشتنەسە یا لە شوێن خۆیان کردیەوە سە کتاب بەهەرحاڵ ئی سەرچاوە لە مهمە وەل لە وەخت تماشا ئی سەرچۆوەلەکەی ئی سەرچۆوەلە یە حەرەم وجود تێرن ئی هەرەمیچە سەرە حەرەمەکە واسڵە بوتە یەک ئەو کەسە کەسێک نییە جز یا بەغیر از حاج نێمەتولا جێهونابادی مکری باوک نور علیە ئەلاهی و یەسەکە مهمەکە ئیمە ئی سەرچۆوەلە بناسی من بزانی من لە توول تاریخە ئی مەردمانە چوو چۆوەلیان کردە چوو لەسەر باوەڕیان نووسانە و لەژێر کامنەوە با بچی من ئەو سیویدۆ شوونەکە نیشان ئەزیزێت بێم کە بتوانن ئەوانەکەنە کە و فارسی زانن سەرێکی بکەن کە فرە پڕە لە زانیاریە ڕە کەسێک زانیاریە ڕیان مهم نییە باسمە باسی دینی نییە دواتری چینە سەر یا هینە کاناڵە یوتیوب ئاکادمی فەلسفەی گورانە کلیکی پلایلیستە بکرێتن یەنە لێرە بەرنامەی گوران و زوان فارسی پلای ئۆڵ ئێرەکەم هین بکێتن فشار بێت کلیک بکرێت لە ئێرە ڕەدیف بن یا دووسێ کووە تەرتیب کە بتوانێتن مۆزوعەکە ئەزیێت مۆزوعەکان پەیگیری بکەن ئێستا بچینە سەر یە هێنبینی من وە یەکوە یا چەند خولەکێک لێ ویدۆبوونی من هین ئی کابرا چون قسەکەی ڕەبدرەوە بەرنامەکەەوە فرەفرە قسەکەی باسرا ناوەرۆ دێرێتن هەڵا وەقۆڵ پیشەنان ڕاستی تاڵە یا ڕاستی ژان کە ژنەفتنێ دیێنێ ژان کەواسە ئێستاکە ئی کابرا سێ ویدۆ دەرێ ئەوەی چەرها لە کاناڵ گوران کاناڵ فەلسفەی گوران کەسێ لێ بتوان چارەجێ یە پلایلیست این خۆی وەناو خۆی کە نەقد فقه ئالحەق لەوریچە فکن بەسە ناوی بوتن
ناوی دیدگاوەر نادرست صاحب نەزەران مسلمان لەسەر خانەدانگە لە سعادەت بەخشێک جوور بەخشێک لە متەسۆفە و فارسیەکە کە ئەزیەت توانن سەیرێ بکەن ئێرەکەن ئیسا دەنگەکەی هین کردیمە پاشبوتن خۆی با قسەکانی بژین. فرقه اولی که مورد بررسی قرار میدهیم فرقه اهل حقه. اهل حق نام دیگری هم دارد به نام علی اللهی ها، در بین ما معروفن اینها، و نام دیگری خودشون بر خودشون نهادن به نام فرقه یارسان. یارسان مخفف یارستان است. یار یعنی خدا، یارستان یعنی طرفداران خدا. این هم نام دیگری که خودشون بر خودشون نهادن. مردم عوام به اینها میگویند علی اللهی، یعنی کسانی که معتقدند وجود مقدس مولا امیرالمومنین خود خداست که آمده. خودشون به خودشون میگن اهل حق، یعنی رایج‌ترین نامی که خودشون بر خودشون نهاده اند این کلمه ترکیبی اهل حقه. همونطور هم که عرض کردم براتون نام دیگری هم خودشون بر خودشون نهادن به نام یارسان. این سه تا نام به هر حال برای این فرقه است. مشخصات این فرقه از این قرار هست: 999 در هزار، بگو 9999 در 10,000 نسبت بهتریه. اینا هیچ نمیدونن خلاصه باید به چی معتقد باشه. من از ظرف 30 سالی که با اینها برخوردهای متعدد داشتم این مطلب رو دریافتم، هیچی نمیدونن. عزیزت ای خالیه فرفرفرفر مهمه که هرچند در جو عرض کردم جانیش بکتن ویشتن ل1000 نفر یه نفره که کمه ل10,000 نفر لی مردم که من ای 30 سال و گردیان سر و کار داشت من ده 30 سال 10 سال و گردیان سر و کار داشت من لهر 10,000 نفریان یه نفر نازانتن باید باوره چه داشتن و داخوا یه را کاکیکانی صدق که لسر اوانی رواز بیوشید که تازه او مهم نیه گشتمان گشتیک نازانیم ولی جان فرتر حال اورا که ایمنی 20 ساله خواهش و تمناکم که بان گفتگو بکیم که نازانی من لیکان و یا بری من و هر حال او دوره که من لباور بیمه که ایمه یک کوملگای مریضه من و هیچ وش باورم با او نماغه با کوملگای که ایمه و نو کوملگای یارستان 20 سال پیش تعریف کردیم جای که من و لجاوه کردنی که کوشه من باقی جمعیت کان لجی ناو کاکی و الحق و علیلایی دینداری خویان نکن و امروزش یه نیسرا و فارسی نیستم لسایی که و دلنیابن تمام خاندان ماندانیان خموور باز و فریش ناشیرین بن و اطمینان داشتن یسا که علی اول برنامه و داوکاریم اوستو خویان و گرد یارسانه جور ناو کوملگای جور آین وقد او ادبیات و دست کفتیر 20 ساله اینه خویان این نکن تداعی نکن خویان حل نرازنن و که ایمه یارسانین یا یارین یا فلان الحقین اتاکین نازنم الیلاهین او چیزی که 1000 سال بینه دیسه که چیمنه سره که خوتن کی خوتن معرفی کرده کی واتیسن چو باورگلی دیرین سری بکن که هر خوتن واتینه ایمه ایمنو ای باورگلی دیری من و تبزنی من خارجی کان شواتیا و لشونی چیمنه سر او کسی که لگی سرچوه کان بیا حاج نعمت الله جهون آبادی زنی من او خوی چو معرفی کرده و واتیا باورکانم چست و باورکان را کی
و دەرد خواردیا ئەو جرێکە خۆی وەردە و خاڵێک فرە مهم لەسەر واسڵا ئیمە باوەڕە تەجەلی زادیریم و ئیمە باوەڕە تەجەلی ڕوو دیریم و یە بڕێگویشت و خۆیانیش ئەو دکتۆر ئەلبەتە من لە فکرمشی بیشم ئەو دکتۆر حسین فەرەیدونی ناوە و سێ بەرنامە لەسەر ئالحەق دەرێکە و نەفت ئالحەق لەسەر بەهایی و فەرقەیەک تریش دێت منتای سێ بینە کەسێک لاقەمەند بتوانن گوش بگرن ڕایە خۆیان لە چەو هاوساکان بوێنن. ئەلە ئی نووسراوە لە نووسراوەلێکی ئاکادمیکن زانستیان ئی دوو کەسە مێری ڕەهینی و ئەمیرە ئیسماعیل ئازاد 4 ساڵ لێوە نزیک 5 ساڵ لێوە هینەکە نیشانەسن ئی نووسراوەیەکی ئاکادمیکیە یا یەک ئەلمانیەوە ناو کتاوناسی فرقەی ئالحەق یا یارسان یا ئەو مێری ڕەهینیە دانشجو دکترای زوان و ئەدەبیات فارسی لە دانشگای ئازاد ئیسلامیە واد علوم و تحقیقات تێران و یا هینێک ئەمیر ئیسماعیل ئازەر دانشیارە زوان و ئەدەبیات فارسیە هەلو دانشگا یانە هینکردنەسن چینەسن تاقیقکردنەسن لەسەر ئەوەی کە چۆ کتاوەلێک ها لە دەستڕەس یا لە دەستڕەس بێست ڕا وەرگردن زانیاری لەسەر جەمیەتێرە خۆی سە بچی من هەڵا یە خۆیان نیوسانەسی کە لێرە یە مهمەکی نیوسانەس ئی جەمیەتە ئێرەکەن تماشای نووسراوەکان گشتی بکەیت وەی جورە مەڕفیان کنەکییانە قاتیواتیکن شەریکیکن لە مەزهەبگە لە ئەساتیری و گونووسی قەدیم جور بودایی بەرهەمایی مانەوی یەزیدی زروانی مەزدەکی زەرتشتی خۆڕەمدینی و فلان وەگەد ئاین تەرسایی و داستانگەل ئیسرائیلی و سوفیگەری و دەرویشی و ئەلفانی و فتوت و تعلیمگەل باتنیە فاتمیەل و سەباهی و فەرهەنگ دروزی و حروفیگەری و نەختەویان و بەکتاشی و نووسێری و قاڵیگەری و ئەستڵا شیعە و ئاینێک التقاتیانێ شەریک وای شەریک لە ئی ئونسریە لە لی دەبیسکی لە ئونسرە شمارە نەکردمە چەنێکە وەلی ئی باوەڕێکە کیانە دنێ لیانە هاتێسە ئاراوە درست بێسن خوارا یەک ئەلی لایناوەنە فرقەیە ئاینن ئەلی وەخواتن یا ئولوهیەتە ئەلی قالبن سێوە دێرن و بڕێکینەکانیان هینکردن متاسە بچی مەڕەسە کتاوەکانیان خۆ کتاوەکان چوو کتاوەلێک سەرچەوەن ڕازانیاری لە ئێروە شروع بوتن کە نامەی سەرنجام لە سودیق بورەکەی بعد هینینەکە محەممەد مکری کە مقدمه هین نیساس مقدمه حق الحقائق یا شاهنامه حقیقت مکری نیساس حاجی نعمت ئیوانۆف ئەویش لە خوارتی چەند ئشارەوە پێ بوو ئێستا کتاوەلێک وە مەنابەلێکە ئەی فەرقە دیرنێ کەڵکە لێ وەرگریاتە ڕەزانیاری کەلام خەزانە یا سەرنجام کە هین سەفیزادێ بورەکەیەکە قابل اعتمادترین ناسیاوە بعد کتاو سرودە دینی یارستان این ماشەلا سووری مجموع رسال و اشعار الحق این ایوانوف ولادیمیر ایوانوف که بشکل نووسراوەیەک لە مامەدەری سلطانی چیم لەسەری بعد ایوانوف قسە لەسەری شاهنامەی حقیقت یا حق الحقایق این جیهونابادی حاجی نعمت الله جیهونابادی مکری بعد الحق آین حقیقت و هینەکان ئەوە بعد برهان الحق نورعلی الهی که 1342 چاپیه بعد دو برگ آثار الحق بعد شاهنامه حقیقت واره لرین که معرفت الروح نورعلی که وچاری دیوانه گوره سی محمد حسینی سرچوه هاورد نسوه
دوره بالولین صدیق صفیزاده بورکیه، بعد مجموع آین و اندرز و رمز یاری این مجید القاسی او کتابیش سرچوسن را خارجی را خودیکان جرا گشتی مردمه گنجینه یاری گرداوری یعنی سراوی سی کازم نیک نجات دفتر رموزیاری سی قاسم افضلی شاه ابراهیمی رساله یاری هین سی خلیل علی نجات تاریخ و فلسفه سرانجام طیب طاهری بعد 52 کلمه و لهجه گورانی که یه نازنم نیمسته که چون محتوای گره خلاصه ایانه او بش عمده زانیرکان لیانه وردیا سرسبردکان این سید محمد علی خواجلدین بعد قیام و نهضت علویان زاوگروس یا تاریخ تعلیلی الحق 2 جلده این محمد علی سلطانی بورکی و سلطانی بعد یعنی چه خوان و نوبه خوان شاهنامه حقیقت و کتاب برهان الحق و آثار الحق یعنی منبع حاج نعمت جهون آبادی و هنا و نور علی الهی. دوره هفتوانه صدیق بورکی، مشاهیر الحق صدیق بورکی، بزرگان یارستان صدیق بورکی، دانشنامه یا نامآوران یارستان صدیق بورکی، 3 گفتار تحقیقی در این یارستان یا این دکتر سید خان کورسانی که وگرد مینوروسکیه اینه که نیسان است که بعداً ترجمه محمد علی سلطانی و مریم بانو رزازیان 1308 اینه کردن و یه چیم نسری که اشعار شیریه که دست سید خان کورسانی بیس مینورسکی و ایوانوف یعنی به شکل شیرکان دیوان خان الماس بیه و هیچ سروده راسخینه دست رس یعنی نوی مر او چند اینه که لبان شرافکریه که اینه معلومیه دستکاریه یا اصل و باید بینید که شیخ امیر خاکسار و الحق ای کابره که من نیمسته که چست بعد سلوک در تاریکی چند من نیمسته نور علی الهی سلوک در تاریکی ظلمت در مقابل نور که خل ناوکه و دیاره هنا واسقا سیف سلوکه حریم حق محمد علی سلطانی پراکنده نوشتهای پراکنده درباره یارستان بورکیه یسلر بورکی سفیزاده بورکی اسطوره الحق ایرج بهرامیه یسلر ایرج بهرامی ایلخچی غلام حسین ساعدیه یا ایلخچی لسر واس او جمعیتی که کونو الحق ناسیتن ای آوایی ایلخچی که بشوین البته در سراسر منطقه ترک میشین که هیچ غیر از علی نوتن هیچ خال هاو بشک و گرد الحق الکرده یا علی الهی الکرده نیره وان انگلیک دنه شریعه و آذری هاورده سو قلمسی سادی لإلکتاوا و ترکیه هاورده سو که لگوری و سنای علی و اسرا و شیاز و باقی جمعیت الحق و علی الهی چرا کار کنن جاو کردی کرد پیوستگی نژادی و تاریخی و رشیدی از سمی که یه چیز فرق نیستن حتما اشارات تاریخی داره تاریخ کرد و کردستان محمد امین زکی بیگ که یه فکر مرسه زبط تاریخ کرد و کردستان نوی بوده اصلا تاریخ کرد و کردستان صدیق صفیزاده بورکی شرفنامه یعنی سرچوه لیکن را ناسینه ای مردم زوانیان و آینان متای یعنی گشت ای هنیره اسرار یاری و آین یاری سی کازم نیک نجاده یا ایسا یعنی چبینسن سرچوه اصلی جمع کردن زانیاری سر ای مردم اصلا نعلی یزیدی علاق و علوی یا وفارتیش ترجمه به این فیلیپ گرینبروک که من خواهد مثل ولی چشتکتینیه هر سرچوه هر وانه سو برای کش و اصلا پرسیار و چشت خواه کردویست
يعني نگاه به تاریخ و فلسفه الحق یا یارسان دکتر گلمراد مرادی یا تنیا فقط عنوان کس ما تواکه هر ما توای یا نوارو که هر وسه باقیان اینه کردن مثلا و ادبیات کتر و وشو رسته خوان و سورانیه بعد یارسان لیکولینوی لیکولونەیەکی میژووی زوان مش ناپلێتن هین سوورانەکەی لیکولینەوەیکی میژووی هین ئەیۆب ڕۆستەمە هالامە کە هیچەتین یە زانیاری لەسەر جەهانبینی فکری فەلسەفی داناوە لە گوران یا کوردان ئەوەی کە ئیمە واشتر لە ژنە و شارستانی یارستان للي نوبردي زبط تاريخ كردستان محمد أمين زكي بيج تاريخ تصوف لكرماشا محمد علي السلطاني خاندان الحقيقة محمد علي السلطاني مجمع الكلام سرنجام الحق سام الدين التبريزي يعني أو هي السركينة لنوخو لكسريكي سروي آينا خيرز يك دواني كيان نوت ئێستا بچیم هین خارجەکانیش هەوە خێرایی هینێ بکەیمن سێرێکی بکەیم بات بچیمە سەر نووسراوەکان حاج نێمەت ئەیەکە هەر هین زانستیە لە خۆیەوە لێکۆڵینەوەی زانستی کە پژوهشای ئیرانشناسی لێرە چاپ بیەسن 30 ساڵ لێوە تقریبا چاپ بیەسن 15 تا 22 تا 32 18 صفحه ملاحظەیەک لە ناو عینەکەی نووسراوەکەی ئەنتقادی کە ئەنتقاد بکەن لە مەورد نووسراوە سیاهان خارجی یعنی گردشگەریە یا ئەوانەیە کە چوون لە شوێنێک سەیران کەروازڵە گەردیانە لە دەورەی قاجار ڕیوە ئاین یارستان تێ لێرە ناوەکە خراوکردنەسن کە هیچ ڕەتێک وە یارستان نەوێتن ئاین یارستان لەو ئاینێک بۆ ناو یارستان نییە ئاین ئالحەق و چتە بێت لەو مۆقە و یارستان لە ئاخرە ئیما گەورەوە کریمێنەوە و یان نووسەرەکەی سێ کەسن جیهان بەخش سواقب استاد تاریخ دانشگاه لرسانه دانشجو دکتر اصل دکتری تاریخ ایران اسلامی دانشگاه لرستان معصومه هادیه بعد محمد رضا زاده سفری دانشجو دکترای تاریخ دانشگاه تاریخ اسلامی دانشگاه تهران این سه کس نووسراوی زانستیه این کنه بر هم هاوردن إذا وخيرایی بچمن تماشای بکەین یعنی چار لە مەورد فرقه الحق ڕاوەکەن الحق بچمن وخێرا تماشای سەرچووە خارجەکان کەیمن هالینگبەری لە ساڵە 1799 تا 1801 هین کردێت سەر منطقە داوەسن لە زمان فتەریشە قاجار بێ کە فرقەکەوە ئەلیلاهی ناو بێت و لە منطقەی کرنوچتی سەردان کردوێ بعد ئەوانە خوازاننە بعد کەس دومین کەس ڕاولین سون ناویە 1833 تا 39 سەردان کردێ ئەوەی هەوە ئەلیلاهی ناوەلیان بردێت و بعد هین کردوێ لێرە ئەتڵان معلوم نییە لەکی پرسیەسن کە حەزرەت داو پێغەمبەر ناو خۆیان هین بردوت بعد یەکە وە تەناسق و حلول ڕوح لە 1001 تەن هین دێرن باوەڕ دێرن یعنی لە ساڵە 1833 تا 39 کەیتە نزیک 200 ساڵ لەیەوە بعد جيل مقدس كأوديسن فقط مقبرة باويار ديسن وهرم خانه شهربانو نازن مالكو و دکان داو
يعني جمخانه و ممخانه لكرن او موقع درست نو يسن يسك ليس دي آخرة رسومات و نازن زیارتگاه يعني كشت ليس دي آخرة درست بيسن و يعني نشاندن که اکثر تنیا کلداو و منطقه باویار وکو منطقه على زیارتگاهی بیود یا یک تاریخی اوان و زیارتگاهی ناولی بردود ایدو ناو هن متى باقي نية بعد لمنطقة لورستاني سيقلة مقبرة شاه أحمد ومقبرة سلطان محمود وسلطان إبراهيم که آیا با بزرگو يعني من نازل هو أو مقبرة لمنطقة لورستان دست نشان کرد ای کابرا بارون دوبت 1840 سفیر فرانسه بیسن که هنرده فرانسه 1840 هین کردن بعد یچه و عدیلایی ناویان بردیه صوبات برک اشاره کردیسا برک رسومات که وقت عدیلایی لخویتن وقت علاقه لخویت وقت کاکیه لخویت ولی وقت یارستان اینه ناخونجی ای چکلی یعنی وشنه چریکوف یکی تربیسن که روسیه اویش 1848 و فرقه الحق ناولیان بردیسن و لمنطقه کرنوچتیش سردان کردیس هم دوارها ییشتا با منطقه با هندیسن قواصلا او منطقه زیارتی یا تاریخی با ویار دیس و دکان داویی الله شانس علم داره نازنم کی بوده بعد دریچه تماشا که ل 1845 48 هم خوارق لجمخانه و ممخانه پیلمیسیون آدن بنیامینو او چیزی که این رو درسته کرد مثلا بعد یه چه سرچوکه که بیا افضلی طاهری سوری ماشله و القاسی که یعنی هر سرچوکه کنه لورا شروع کنه شیل یا شیل هنا جن وزير مختار نسبة زمان ناصر الدين شاه أو سال 1849 تا 53 لسفرنامه که خویا هاورده سو که یه فرقه علی الهی دیسن و یا رای علی الهی که علی و خواز زانست نسن بعد و تسن که یعنی فرق نشنه و گرد باقی مسلمانیه یسا علی و جور مظهر یا جسم الله و هستا و هاورد مثلا کسی که پولاک که اویش هم 1851 تا 1860 سردن کرده و اویش فرقه علی الهی دیسن که علی و خوازه نسنس و برچ تریک نمورده دن و که بنامکه هین بود طولانی و بوچی مثلا گوبینو اویش 1855 تا 58 سردن کرده و یه فرفر جزئیات مهمی که ورده گوبینو که لویدو کانه لیلی استفاده کلیم ولی نیشتراو کانه الحق اویش را اولین بار چکدن لالحق استفاده کنه یعنی تا سال 1855 تا 858 تنیان نو علی الهی بیسن لسر این مردمان بعد بعد دشونی ل 1855 که تقریبا که دوران حاج نعمت برکلی وقت دوران حاج نعمت الله جهون آبادی و وقت سیر روسمو یعنی این گرفته خواهد تقریبا کفته او حبوت ها وقت یسکه لعیره چکتن الحق نسيري يعني شراي كيسا كان ربط زيكي كيسا كان تا بيس علی الهی يعني تائرة شبي علی الهی بي كد لسردم قوبينو ناوكا وزبوتا الحق متى الحق كي پايدتا في تعريف لك حاج نعمت الله جهون آبادي هيني كتن سنة كان الرأي درس كت و او خاندان قلواسرا او فرقه متصوفة وابسته و سیل هفتوانه و اوانه که و 4-5 شاخه تازه یعنی جور آتش بگی و
هەیاسی و زنووری و ئالی قەڵەندەری و ئەوانە چەکەن بوتە قبولکەن و ئەنوان ناسنامەی خۆیان هی ئەلحەقە حاج نێمەتە کرد دواتریش نورعەلی ئەلاهی بڕێک دەستکاری ئەو نەزەرات باوکێ کرد و هینەکان ڕێکۆپێکترکێتن بڕێک نازانمیشم ڕێکۆپێک وە کامانێ وارهەڵ ڕەونەقدارتری وەکێت و بیشتر کفایەتێکی کە یانە گوبینۆ فرقە لە دیە و میری سلتان بابەری خانەتاشی سلتانی یانە کە هینە سلتانی و بورەکەی وەتنسە یانەیانە وهین نیەن و جزئی فرقانیان کە در صورتێکی جزئی خانەتاشی اشتباه هەلی بێسن هەر خانەتا ئاتەشبەگیە و میری شەرمە ئەو فرقە ئەستانیا سلتان بابەری نییە سێ ڕۆژێ گەرنەس لە ناو شاخێ ئەبراهیمی و داودی و میری و سلتان بابەریان وەلێ هین جەمیەت باوەیاری کرد ناوەلێ بردێس هینە لێ نەکرد ڕژۆ چتە نەگرت مەسەڵا خاموشیش لێرە نییە متا یانە ئەطلاعاتێکن کە هین دێرن وەردویا هین دێرن تەمام دقیق نییە ئەطلاعاتە چون فرەی مردم ئەوڵەن هەرەوجەیەکە ئەو پیاویش لە 10,000 نەفەری نازنێ باوەڕۆچە دێن وداخۆ هەروەی جوورە بێسە مردم هەمیەتە ڕاحویەت خۆی قاردنە و یەسن ڕازوان و ڕاین خۆی قاردن و یەسوە اشتباه ناو کاربرد مەفهومەکان و قسەکردن لەسەر هویەت خۆی ئەو جوورە کە باید و احترام و لەسەر خۆی قسەکردە نەکردێت و یانە هینە ئەو داستان واسڵە ساختەکەی هینە کردێتە هاوردەسەر شارەوە پێ کردێت هەزانی من کەسێکرێت ئارە هەشتمین کەس ئورسل ناوەیە 1982 هین کردێت سەردان منتەقەکە کردێ وەتێسن هین هەست فرقەوەلێکان کە سەدەسەد وەگەردە موازین قورئانە هین ناکەن ئوسول و موازین قورئان وەجێ ناتێرن مەساڵ سڕی دێرن کلیدین خۆیان دێرن بعد حەزرەت محەممەد قسەی گەن و حەزرەت محەممەد کەن گوشت وەراز و شراو خوۆن و این ژن فرەی قبول نێرن تەنیا تەک ژنی قبول دێرن و کەسێکتر بنجامین هین کەتن بنجامین 1882 سەردان کردە ئەوی ئەلیەلایی لە مسلمان هەساو کردێسن بعد کرزن 1889 هین لە منطقەی غەرب کرماشان هین کردە فرقه ئەلیەلایی دیە و فرقه یا باش مردم لڕویە لوچک یا لڕهای کوچک و فارسی دیەسن کە ئەوانی ئەهمیەتی کە ڕا ئیسلام قائل نەبین یعنی مجموعاً ئی نووسراوەلە خاون ئی بەرهەموەلە اشارەوە کەن فرە لە لی منطقەی کوردە ئەهمیەتە ڕا ئیسلام قائل نەبینە و فرە موقعی قسەی گەن و محەممەد و قورئان و یانەکردنە کە وەگەر ئەو بەنکەڵامە لە نەوروز سوورانی کە من دوو بەنکەڵامە کە من شیکاری کرد مەسن لەسەرێ تیان وە چونگە هاوکاتە کە ئێوەی مانێسە کە فیلسوفە لە کورد گوران تاثیر گەورەی داشتنە لەسەر منطقەی پانوبەرین لە جەمیەتکە لە کورد یا لە جغرافیای کورد ئێسەکە هینکردنە یانە مشاهدەیە یانە دینەستی جوشتلی وەچۆ خۆیان کە ئی مردمە لە منطقەی لۆرستان بەختیاری لە منطقەی کرماشان مردم گەلێک بینەسن کە ئەهمیەتی کە ڕا ئیسلام قائل نووینە یا یەکە قورئان و محەممەد و یانە و سالم نەزانست تەوجێکی نەوروز نەزانست و مەکتەبێکی سالم نەزانست ئیسلام بەتۆ کرد
يسا هر نوع ارتباط دي او مردم لجي نو اليلاي نو بلكي نو لبشت هنا مضبوط نیه و اصلا موصوف واقعیت نیه يعني واقعیت وين سازی ناک اوبن کسی کتر بیسن که اوجن اوبن که یهش طریقه هین دیسن طریقه الهی دیست که یکی طریقه صوفی است بعد هر ویشه که خوانی و لخواجیانی علی هر رأو بین و الهی ناسیان بعد سرشو كانش كليلة مشاكل تاريخ أفضلي القاسي السوري بعد دم مكان هندية دم مكان زيارتي لكرن يكي خير زنن أو يجسن وأواكي تريش كان بي قور سلمان الفارسي وقور سيغزان نامك إيدو هنا مكانة دينسن بعد دو 600 خانوار لکرن بینستن که مسجد و یعنی نشنو و عبادتی نوی نصر بعد بلوشر کسی کتره که دستر لمنطقه این که سیر و سیاحت کره یا گرد یا که اویش علیولایل هینا و تسن که علیولایل مسلمانین و مسیحیین و یک نتیجه گیری ایسا بشیمه سر قسمت که حاج نعمت که او چواتیست و خیرایی هند که من اولا یه تاریخ حاج نعمت الله من لیه سایت و نو حاج نعمت .com هاورد مس ای اطلاعات هنا و ای اطلاعات ای مقاله هینیشه محمد علی سلطانیشه لسایت ويب سایت مرکز دار المعارف بزرگ اسلامی که لویدو اول نشان لویدو سه نشان اندام مثلا چون باسی که لویدو سه کرد مثلا او کان او دو نشراوکه ویدو یک و ویدو دو بید یا هنا نشراوکه که لویدو سه دلی کلب ورگرد حاج نعمت الله مکری جهون آبادی خوی ل 1250 تا 1298 شمسیه که بوده 1288 قمری تا 1338 و بوده ها وقت وگرده 1871 تا 1919 میلادی ست ماشای او وقتی که کمیونروسکی ل ایران بیا 1904 تا 1919 ل ایران بیاست که وقت ولیه اینکی براورده که 15 سال ها وقت وگرده حاج نعمت الله مکری جهون آبادی ایوانوف و این کردسن فرهاتی سوچیسن سال 1900 دل ایران بیاست 1912 تا 14 دل ایران بیاست بعد دواره 1916 هاتی سو که یعنی این سالیلا بوده ها وقت وگرده جیان حاج نعمت الله مکریه بعد ایوانوفا دستر اسماعیلی بیشتر هین کردسن و اسماعیلی و احلق و یه هین ساو کردسن و یه مسئله ساو کرد و هینی چه کاری چه بوار مطالعاتی بوار هینی چه دستر نسخه خطیه هین بیسن اسلامی بیسن نسخه خطیه اسلامی که 1100 گلیش للی هین کرده جماوری کرده و باشک لوانه هر او هینه او شیرویل خانه المؤسسه که دیوار لجی اینا چاپی کرده مجموعه رسال واش الحق که ایوانوف لبنبئی سال 1960 و 1338 خورشیدی چاپی کرد بعد مثلا وب سایت این مقاله که تقریبا 2 سال وجلیه چاپیسن متى كاركي محمد علي ونو ايوانوف تذكر الاعلام كنسراوي دكتور محمد علي سلطانيه يا 2 سال وجلي تاريخ كار شروع كده بروجي شروع كده لسر خاندان آتشبگی مششعی یه چی خو هر جوری که ویدیو کان باسی کردی مثلا
ای بزرگوارا با قلم فروشی کرده و تمام تلاش کرده این مردم گشته ویا سنخ ویا جور باورکان یه باور هستند که هاو باور هستند که لبکتشی و نازنم علوی و دروزی و بشیری لافغانستان و پاکستان و نازنم لفرشون کش داست دم یکو که یعنی هاو باور بن و داخوا چیز یارستانی کرکانی سپیو و کارکی که یعنی یه جایزه الفریق این گرده لجمهوری اسلامی و خاطری کاریه که این مردم که پینه ملت دولت ایران لایکو لایکی چوا ایران اسلامی و به این کرده پینه کرده است که بوده سندوی که این مردمان ایران لدوران باستان هی مردم بینه لباورکان دیگه جوریه کن دیگه نزدیک بینه سو ولی شون هاتن اسلامی گشته اسلام قبول کرده سو گشته هر کمی گشته بخشی اسلام و نوخوه یا این که واصله هسته اصلی بچونه که یا روی کرده که اپروچه که یسا که حاوله سو که لمنطقه لترکیا کرسی دیرنا را علوی شناسی تا لإيران علوی شناسی کرسی نیرت لزانسکا لدانشگاه که لیرهین بودن یه پروژه که یسا که لسر طرح لباره منابع مربوط و پیروان آتش بگی مششعی لخاندانگل گورای علویه الحق بعد یارسانی خصوصا نو پرانتس اجرا خرابه کرده بعد یعنی هینه که واتس کیوانوف وقد يكا هنا كده ويجزان اسماعيليو الحق اللي هي مايا زان استيسن باور ركانيا وخاطر تولاني نفر تولاني نوتني بخشيله وملتشي كي نسر كتاوكي هين هاجنه آسيا آثار كان كتاو آثار كان كمان لو سايتا اللي خدمتنا اسكتم هاجنه مدات.com يورجد ميزان ياري لو أسكان هاورد ما واطلاعاتی که تازاتی که من تایسه خوام لهیچ سرچوی نیم اطلاعات ای زانیاریه که یا جاودان سرا یکی ل برهمکان حاج نعمت الله جیهون آبادیه که یه نزدیک 100 صفحه لسر آداب و رسوم و آینیه ل تایوت و الحق یعنی چطور سر واسلا روجو جوسش او مراسم اللي كيمرودن دراسية السلطان سرچوي نية لخواتريش اشكرا بو بلك اي ديني كيمروش وناو كاوكيو لجي ناو كاوكيو الحقو الالهيو نازانم تايفو فريتش ناولي بريد هنا سرچوي حاج نعمتو و هيش سرچوي كتر نيرتن و ايش وي امروج بعد جاوتن سرا 25 باوا رجل خدمتنا اسكرم که لمورد موضوع که الحق این بود رفته که لمورد مذهریت دونا که لمورد واسه که قرآن 32 جزء که سیاکه ویشیا سر وجوده که و دویا که بیس سرچوه سر و سرمگو لی 2 جزء هاتفن که لشون یلیکتر هاولیاس و که وجود است بس سپریانو یا جوسشخانه و جمع و ذکر و رجوع سیولو یعنی لئی جاودن سرا لسرینی ساغسن نعمت الله بعد نواکی چناو طایفه الحقیقت یا دین مبین حقیقت نو ای دینی که نواسن که لخوارت روشنوه که وکو دینی که را هم کشت خاندان گل الحقیقت او بیشتن که ای درست کرده است ای طریقت بعد که چی درست کرده است هین کرده فرمان روح القدس فرمان دوسته که هین بکم ای اصول و روازگل چپ کم بنویسم که بتوانن هین بتوانن او جمعیت الحق که هین کن چنه پای منبر و یانا و قصير خاسر جنفن خوان هوش نين قصير خاسر جنفن
ولا حقیقت دیرا کسان که دواره بان وسط دین حقیقت یا فرمان حضرت شاه اولیا که منظور علی بودن که ای کار که اولیا این امام زمان دیده همیشه باور دارید اولیا ای رساله هاور دیسن که هر کس هین کردن هر کس علی بناسید چکه خوا ناسید هر کس نفس خوی بناسید چکه یعنی وجود خوی پاگوب که زغیق لذات علی لقلب تاوت و یا تاوت قلب یا یه صفحه سی لأو رساله سا كمان الارشيف قمنا بنامسا جاودان سراي يك كان دينه نيشراوية لرسالة صفحة شمارة گزاري كريا بعد يليرا هين كريا يسليرا هاوردي سو كمان رأي السبب لنيسانو لواسرا نيسانو شو بشن ستر بني الرسالة حقيقتا يسكه چون بعضی اشخاص معتبر یعنی جور چوداریل و وجاهداریل و با معرفت لآبا و اجداد طایفگان آبا و اجداد لطایفه الحقیقت بیست را یک چن پای منبر و ازید و منبر وازن ملاویانکان که واز کن خطبه دن خطبه خونیل و عالمگل اهل اسلام که چون قصه عالمگل اهل اسلام و هنا کان خطبه خونکان جنفن چکن و للیان و ازید یعنی خطبه و قصه که سنجیده للیان این کن للیان جنفن و چکن و یعنی بوتا و حدیثی که پسندیده پسند کریا للیان جنفن استماع کن و چکن لدین مبین حقیقت لدین حقیقت چکن مشکوک بون و شک پیدا کن و چکن و دلسرد بون و هر روی دلیلی چکن من حقیر بنده حقیر که حاج نعمت الله نوما حاج نعمت الله پیاو سالک کم پیاو سالک ریاضت پیش کم که چندین سالا خوم لره حق چکرم فنا کردم ولی دنیا گذریا مسن ترک لذتی نفسانی کردم و هر سو نوس کشتم و چکرم و را خاطر پیروی عشق حقیقی و صداقت ندانم چه سوا که و حق آشنا بی مثلا بعد و زغیق لروح القدس چکر بیزن بر جامم نزول فرمود یعنی حاتیسا وجودم که ریاضت کی شامس و هرس نوز خم کشت مسو و یکی لخدمت اشکرم ای پروسه تیکر بیزن تا چپ کتن برستا اوی که زغیق لروح القدس لوجود نازل بوتن یا بتاوتا وجوده یسه که هر وی خاطره یعنی وی معنی سه که جسا علم قیبزان یا باطندار یا چودار وی خاطره لهر خیر و شر باطنی و اتفاقل آینده دوی که بتویتن رخ بیتن بقومتن شبكة للروزگار خم آگاه و بی مثلا یعنی لقیب و آگاه و بی مثلا ایسا را خاطر رفع او شکو دودلیه لقلبه دوستان حقیقی خوی و فرمان روح القدس شکل ما که شاهدیه لقلب و فیویشیتن شاهد قلب او هنا روح القدس که لقلب هنا بوده شاهد قلب که منزل روح القدس حاله چه قلب الدل مؤمن و عاشق و صادق و صالح و مقدس و متقیان هذا قلب اوان روح القدس خو ایسکه ای چکر دیسن ای رساله نیساسن که تایفل الحقیقت چبکن الريف
باید و بانو صرف خوان و کمتر بچن بکفنشون او عالم گله اهل اسلام و واعظ گله. خب ایسه که ای لقب و واصله ای لأثر ریاضت و وانا بوتا خاون باطنداری واصله خاون زادداری و قصه که خویان یا چودار و بود حل گریت و فرمان فکریتن که ای دین را تایفویل الحق بنویسیدن تدوین کردن و ادعیره هین کردن ادعیره برای چشتر لسر هین وشتن لسر اوی که خلقت لخلقت چه بیسن هین نکی مثل یشونه او چشتی که لمورد خلقت و وشیاسن هر وسط که قیاسه شیرش و امروش وکو روایت خلقت باور فکریتن لنوعی جمعیت ده ایسا که واتيسن من لرتايتي كلمة بخواني مزجيتي بشي من خوا لخلقات ايجور چارنويس كرديسن مقدر كرديسن که هر ذراتك يسا او چشتكسه که لخدمتان ارزكنو كمهمة و هين كرياسن تحريف كريا ايجور مقدر كرديا ايجور نويسا ايجور هين كرديسن فرمان كرديسن خوا لروش خلقاته که هر ذراتك لیره مهمه که یه بزنی من یه نزات نرو هر ذراتك لجامعه انسانی 50,000 سال واسه 50,000 سال زیست که جیتن خویانه لحزار و یک مزر دور خویتن هر مزر 50 سال هزارکه بوده چه 50,000 یعنی 1000 دون و 50,000 سال خب 1000 دونه که بوده چه 50,000 سال وقت حسابی بکیدن و دون آخری چه کیدن دون آخر که نوع جامعه آخرته یک دون آخرین که جامعه آخرت نوعی نیدن او یه دونه چه که حساول یعنی این اعمال خاص و خراو او 1000 دونه لیلی کشن و الی باور امروز لناو کاتی یلکه و لناو الحق و الیلای خلاصه ای جمعیت وقتی ویشن ایم باور مانا دوارانیت یا چرخه روح هست یا ذات هست یعنی ویشن 1000 دون واصله روح بدن و بدن چو 1001 چو تو چه هاوبش وگرد واصله حضرت حق بودن یا یک ویشن 1000 ذات 1000 جامعه یا جسه اوسکه ولی 1001 چکه چود بوده شریک ذات حق بودن یا ذات خوا یا عزت کل یا هرچی وزوانه جورا بشنه ولی حاج نعمت لأول ووتیا که ای ذات آخره چز جامعه آخرته و یا هینا جور رستاخیز مسلمان یا او روش حساو کتاو ورگردن لباقی دینه کان او دون آخره او نقش دیده او رول دیده ای دون آخره دونه که باید حساو کتاو ای 1000 دونه دیده تو که چو اعمال خاصی داشته چو کردول خاصی داشته و چو کردول خراوی داشته و گناه چستن چو سوالیک داشته که پاداش ور بری چو گناهلیک داشته که مجازات رای بودن ایسه که ایسه سید ای جور ای تعریف کنه ای خال مهمه خاله که دکترین واصله باور رکیانه ای جور تعریف کنه که ای ذات لا هینو البته یا حاج نعمتی کار کرده که چیمنو سری دیاتر ذات حق حل خلقت و جامعه علی هین که حج علی خوی خواست و لخوانی و لبانت مشاکلین خلاصه تا تو هنگل پیغمبری لیکتر ای ذات جس و جسد تا دوره محمد پیغمبر اسلام و لشون
محمد بريتينيل ديت الدمي وهاج نعمت كأري كان لازم بود ويديه كبيش نسر شانامه قد او این او بشيليا دست نشان كم كبرد شاغل واسرا شانامه ديت الدم او تاريخ سامي یا او تاريخ ديني الابراهيمية ولشون شكت لبالي وتريت شاغل يعني الجوران ديت الدمو كي إيزاتا لروش خلقت كفكس الدورانية كفكس الشاخة لا بالي وتتا بابا سنين ولا بابا سنين وتتا بابا خوشين وبابا ناوس والسحاق وبعد حالات ليرة شوفك للسحاق وشوتا جسم إبراهيم وأسرى شاه إبراهيم لا هنا أصلا اسمك لباويار نيرت إن هاجي نعمة دهي باشيرة وهين تاریخەکە وەتەور کولی ئیجور نەخشەکە ئیجورەسە کە بتوان تاریخ گوران سێگەل بوونە وە سەرقەت بوونە وە کومەکە هاج نێمەت ئێستا هینە ئێستا تماشاکەی ئی باوەڕیە واسڵا ئەلێلایە لە ئالحەقە لە کاکەیە هیچ هەساوکەتاوێک لە ئاخرەت نێری یان هەساوکەن کە بالیل هین بنیامین وەتوت و یا سەحاق وەتوت یا داو وەتوت یا پیرمیسی یا کەسێکتر وەتوت ڕوژە بێرن سەوەڵ بیرن یا فلان بکەن وەلێ خۆ هیچ ڕەبتێک وەگەرد هینە وەگەرد ئەخلاقیاتە وەگەرد ڕەفتارەکەیانە پەیوەند پێیا ناکردن چونک ئیە ئی باوەڕێلیان هەرە جۆرێکە ئەو کابرا وەتەیە و دکتۆر فەرەیدونیە لە 10,000 نەفەریان نازانن باوەڕە چ داشتن باوەڕ کرد لە 10,000ەکە 10,000 نازانێ باوەڕە چ داشتن و ئێستا لە نەزەر ئانتۆلۆژیە دینیوە کە تماش مقایسەیەکە وەگەر باقی مەذهەبوێلی دەست و پاداریە یا دینگەلێک جۆر دینگە لە ئەبراهیمی یا زەرتشتی هیچ شي معلوم نییە یانە ڕە چە ڕوژەگەن ڕاست سێوە هین تەنیا واسڵا قسەی نانەسە دەم ئەوەی کە ساگی جرۆوەت و یا داوەت و یاژ والا هیچ پەیوەنێک وەگەرد جور ئەو دینگەلە وەگەردە هینە گەزەر شەلاقە نێری یعنی گەزەر ومانیەکە پاداش بێریەتە پێ و شەلاقش ومانیەکە مجازات بکرێری کابرا بچدە باش یا بچتە جانم نازانم ڕوحەکەی لەو باوەڕێ هەندیە یا پلەبایەتە خوارد یا یە پلە بچوتە سەر ئێستاکە ئیان لێرە هیچ پەیوەنێک وەگەرد ئەخلاقەتە وەگەرد ژیان ئەو کومەڵایەتیە هەیە ناکرد و یە خۆی ڕاستن کە ئی باوەڕێ لە شوونێک تروە هاوریاوەسن و هەرمای نەڕەسینەسن سەرۆتای بارنەیەکە و لەی ساڵگەل ئاخرە چەند دەهەی ئاخرە سەی قاسم و باقییان شروعکردنەسە هینکردن واسڵا شەریعەت دروستکردن شریعەتێک و ناو شەریعەت یە دوای ناوناین مناڵەوە و یە دوای وەقۆناینە و یە دوای واسڵا مەیتە و یە دوای فلانە شتێکی جالیاتە کە بتوانن بکەنێتە هاوتای یەدین واسڵا یەکتاپەرستە لێ دەربارەن کە ئەو هەمکەی کەڵامە گوبین و لە ساڵ 1950 ویشتن بین 1955 تا 58 ویشتە ویشت 2 یا 3 کتابخانە هەست و هەر کتابخانەیەکی یا 20 جلد یا گشتی 20 زیاتر لە 20 جلد کتابخانە کە ناسکارترینی کەس سەرنجامە و یە لە 1858 تا تقریبا 1324 کە بوتە دەورەی کەسی گۆناو کابەشەر و سەیشەمزی لە ئی فرسەتە لە ئی مدەتە ئەو زیاتر لە 20 جلد کتاوە نفڵە کریا و تەفرچوین کریاسن و چە کردێت ئەوە کێ مانیێسە وی ناو دیوانە گەورە و ناو سەرنجامیانە وەگەرد ئەو شێریە جەعلیە کە خۆیان بکەنە خاوەندی تاریخە ڕکردنە سەر چاپیا دەست و دەستێک یە فرقانە ئەخباریش یەک کتاوترە
یا دەستنووسرە لە حاج نێمەت کە یا هینێ کردێسن واتە فرە منبع مهمێکە مینۆرسکی ئەڕا ناسین ئالها در صورتی که خود هین خود حاج نعمت هیچ دەستبەسی وەک کەڵامە ڕەسەنەکان نەیاشتێت حاج نعمت و زوان کوردی اینێ کردێسن و فارسی ترجمه کردێسن و کوردی نویساس و فارسی ترجمه کرده که فصل چوار فصل چوارمی لە مورد مثلا دستوری لو حکومه لو چیزی حرام و حلال الحقله حاج نعمت لسال 1288 چه کردێسن ماموریت خوی لطرف صاحب زمان اعلام کرده او لطرف ماموریت صاحب زمان لطرف للایان صاحب زمان و مامور بیسن که یه دین صاحب زمانی ابدا بکتن بنیان گذاری بکتن و چه بکتن دوار زنوا کردن و مرمت کردن خراوکان دین حقیقت علای دین حقیقت چه بیست نازنم مغیره و نیستاول حاج نعمت اگه شب کفت دستم بزنم کسی دین منظوری دین حقیقت چه چون لبان و دیمن فقط الالهی و لزمان گوبینو و بیسته چه الحق این ناول و الان ناو نسیرویانه شاعتی سهره هم مثل این دو ناو لگشت ناسیاتر بیسته حالا یه چه زنی کرده چه سنتی زنی کرده چه تعمیر کرده یه مغیر و بودن ولی خو یه نواتیسن که من لسحاک و یا دین سحاک زنی وکم یا دین هفتوانیه زنی وکم یا چنه نویسا لامام زمان و بیمس مامور چومواز کریا لطرف صاحب زمان و صاحب زمانیش مهدیه دشونه که شراب بکتن که چه بکم یه دین صاحب زمانی بنیان بنم راچا که ای دینی چه لبان زنوا کردن و مرمت کردن خراوکان دین حقیقت او لعنی که کل دین حقیقت خراب بینه که یه زنیا که و ناوی بینه چه دین صاحب زمانی که چه بکتن زمینه آماده بکتن غی خوش بکتن را ظهور حق یه سکه یه برقرار دوانزه همین خاندان و نو خاندان صاحب زمانی یعنی او 11 هفتن و او چواره که تازه درست بینست و یهیش بوده 12 همین خاندان صاحب زمان که یه سه اینی کردست یهیش معمولیته که وقتی او قریه چه فرق دوست علی داشته و خوشیل علی پرستیه چه کردستن همیشه این کردستن ای چطور نویساوسن را ثابت کردن سلمانن گردش چرخه مظهرات حقیقت علی مرتضی بیستن یعنی این نویسراول یکیش دیر رابطه و نویساوسه که اول چی لخدمتان ارسکنم هل خلقت و که ذات علی خوی بوتا خالق لخوانی و لخوای جان یدی ذات علی کفت گر و اصلا جامع و جامعتی و هدف نور علی الهی که بیسته این حاج نعمت الله مکری جهون آبادیه بیسته که یه ثابت که یه بسلمانیتن که یه راست که لفرج لکتاوکانی که دوا که لخونری لکسی که کتاوکانی خونن که چپکتن و فرمان صاحب امر و ولی زمان اطاعت کن که لیره خوی تبان اوه که خوی و امام زمان زانستودن این حاج نعمت یه چه او هینسا دین حقیقت روزی دامرزی ها که نه لوبی و نه کشتی و نه کوکبگل بی و نه خور بی و نه اختر و نه یعنی نه هوری بی و نه جن بی و نه فلان بی و جانم و هیچ نوی چکر سراسر دنیا او بی هر وسک وشیر داری آورنا و ای شیری چنان سزوان و داخل نریا سزوان شیخ امیر هم نریا سزوانه نوروز سورانی الا نریا سزوان لناو شیرکان خان الماسی چست ولی و هین خویانا اما که یقص نوروز و شیخ امیر دو فیلسوف گوره گوران ناتوانه بودن بعد 4 ملک لو موقع درست کرده جبرائیل و مکائیل و اسرافیل و اسرائیل
که هری چواره سترن وقت بنیامین و داو و پیلمیسی و رمزبارا کنیانی اینا مصطفی کنیانی یکی رمزبار نه چون یعنی چوار پیانوی چوار نیرن خو یه سکه ای چواره این کن که پیوانه دن و یه سیلی کاره کن ولی خو او این نازم نشراوی کرد ای کاره کدو حاج نعمت ولی خو لیره یاره ای چواره هر او چواره فرشته سکه لدینگل ابراهیمیه جی باور و سرنج و یه سکه حالا و رجوع دین حقیقت هین بودن درست بو وقتی ویشن ایمه دین من لعزل و بیر هر یه سرچوه که والا دین ازل سرچوهی تر نیره چیزی که لئیره هینه بودن لیره دی چوتا ترتان علیه کس گچتک صاحب کرامات هر علیه لأول و هر علی بیس آخر هر علیه نازانم ئێرەکانی هینێک بوتن خوایەک بوتن حالە شیوەی عەلی و حالە لە خانێ بەشەر و حالە جامێ عەلی خلاصە یەدی عەلی گشتکارە چ شتێک نییە کە عەلی نە یانێ وە تەمامانە عەلی خواسن عەلی دنیاسن دنیا عەلیە گشت شتێکە لێ ساحب کول و جوز هەر عەلیە بعد تەمام ئێستا بعد لێرە هین کردێسن کە خوا لە لەفز عەرەبە یانە سایە و صاحب بجز عەلی هیچ سایە و هەردوو عالەمە کەسێکتر کات خودای دنیا نییە خاوەن دنیا نییە گشتە هەر عەلی و ئەوەڵ ئاخریار لێ ئەوەڵ ئاخریارە لێ ئەوەڵ ئاخر عەلیە گیریاوەسن کە بەدنەسە کە بیشن ئەوەڵ ئاخریار منظور ساگ بێت کە هیچ ڕاستیک لەو پەڕۆنیە یعنی ئی جەمیەتکە لە گشتە ڕیشە لە ئیسلام دێت ڕیشە لە تەسەوف دێتن و لە لێی سەد ساڵ ئاخرەکە لە دەورەی سەید شەمزینە بووتە زاوەی بەشێک لە حاکمە هین حاکم گوران ئێستاکە کەڵاموەری دەفتەری لە فرەی جەماوەری کردن بووتە خاوەن قودرەت لەو سەدەما و فرەی لەبەین بێتن و باقیچی و نەف خۆیان هینێ کردن چەورنێتێ و ئەوەڵ دەف هینێک لەسەری چیم لە ویدیۆکە چیم لەسەرێ لە نامەیەکە داوا کردن کە فرقەی یارستان تەشکیل بێت هەر جوریەکە نورعەلی حاج نێمەت فرقه آخر زمانی تشکیل ده او هیچ فرقه یارستان تشکیل ده که گشت هینکان بانه نوی خاندانکان و گورانیش باید نوی خلاصه و یه سکه و البته لوره روشنی دیاره که گورانکان باندست بون همکاره بون متفکر بون قانونگذار بون گشت کاره بون ولی یه لیره چه کرده یه لیره گشت صاحب زمانی و کردهسن پیوان داسته اسلام و دستور صاحب زمان ای دینه درست کرده و خاندانکان بونه جوز شکنه ای خاندانه بلند شهر دین اینا یه شهر دین لیره دواره چه که مظهر و مظهر تیتن گردش دون و دونه بعد پیرگل حقیقت لکلامی چه یه وطن هستن بعد شرط حقیقت ها در پرده سر کسی که آفریده کسی پی نورده وی سر مغریه که ریاضت چیشاوت و طالب و حقیقت بودن مینکر حقیقت بودن مسلک سیر سلوک بکتن را رسین و حقیقتی چاریه سر و دیسن چبکه لکنج خلوت خانوال لکنج خلوت خانه دل حق پیاب کتن یعنی ریاضت بکشو تر دنیا بکتو نفس پای بکشتن عبادت بکتو یعنی او هینیه او تایوتمنیه سیر سلوک و وجیبات تاجیه که حس بکتن که زرق لواصله حق لوجود لکنج دل پیابوتن دنیت و حاضر لکنج دل حق دنیت و چبکتن او موقع او سر رای روشن و بودیت شتکه که سیدی ویشنه که گویا یعنی پیران حقیقت نو لسر هینن که هیچ پخش دایسن نمینه
و هر لئیس شرط آین حقیقت و قانون پیر دلیلی که یعنی ربط دنسها کو چتتن و دستتن لا یک ای شخص لغير رياضته برست واصله هر بو خويت بان او هنا او که بوت مرشد كل يا بوت قطب الزمانه يا واصلات آستك بش انه الحق يعني حق او وجوده تسخير كتصرف كتن ك لبدن واصله هين كدو جي كدو لقلبه ويسك اي شرط پیرو دلیلیه و اصلا شرایط آین حقیقت و قانون پیر دلیلی چکتن بخشی که لعو سر مخفیه که را او ریاضت و کسی که وشون حقا را رسین و حق هین کتن ریاضت که نفس قوی کشت فلان بیمان روشن و بود و ایه لهیچ قانونی لهیچ دفتری که لصحاق منوتجی اشرت آین حقیقت و قانون پیرو دلیلیه و دست نهاته و یسه که سرچوه ای باورگلی که ایانه دیرنه ای مجموع جمعیتی ده حاج نعمت الله جهون آبادیه کشف الاسرار هینه که تریه یه ساعت رو بوده نیوشراوه اکتر حاج نعمت که یه 124 صفحه هنا يا جور مقدمه حق الحقائق یا شاهنامه حقیقت شوالیه کریتن که یه لسال 1297 يعني این شوالیه فری کفیت و آخر عمر این حاج نعمت نیوسیاوس و یه احتمالا نورعلی الهی چک کردوتن دواره نیوساوته و خطه بعد کشف الاسرار چک مطالب فريق لورا جريتن لمورد الحق لوصف علي هنا وصله علي كيو تشكارس بعد لمورد اصول اعتقادي باور يليان تاريخ شو حلال وحرام احكام وآيين كان ومراسم وباقي مسائل موضوع لك يا يك سنة لك والحق مربوط بوتن لإي الرسالة لمورد ويساو عشق هم دواره تکرار کرد و که عشق فرفر بی پایانی و علی داشته حاج نعمت و لگشت موهینکان همیشه و توصیفکان و مزاریت علی ختم بودن بعد یه مردم لمردم دعوا که وصداقت و درستی شب کن را خواناسی قدم هل بگیرن و اساسی سوریلیتیه آینیلیتیه کلاس تجربه خویا چپ کتن تشویق کردن کتن اخلاقیات رعایت بکن ولی خود ای باور یه وی فی ویشتن اخلاقیات رعایت بکرد ولی لباور که لیس سنتی لکه لنو الحق و الهی و کاکیویانا باور و هیچ جورک پیون و اخلاقیات و ناخویتن و یه سکر این دین حاج نعمت که دیاتر و الحق وصل و نوبانگ بود و علی علایج هر و الحق ترویجی کد خلاصه این بودن یه بنواکان یا که ای بنواله تحریف بیسن دل سیل هفتوان ای و باقی اینا کانه باقی شف و شوبه کانه ایسا دواره لیره تحقیق که اوی که لی اسرار حقانی واصله فامین است فرمان معبوب حقیقی بیسن که وراسی وطمسه يعني لباطن ولا قيب ومن وطنسه ومن أو تشترك أو سريالك كفامي مسهن أو سريال حقانية راسكانية بعد والراسي هلو جري كفاميسه هل وجوي شكا بياني كدن هي اللي مهمة هي اللي يجي لا برز كشف الأسرار وداخل هنا الصفحة ديانية كصفحة كانك أو الرسالة يسد شوارع صفحة شوارع أو الرسالة هنا هاج نعمته لو الرسالة هاج نعمته صفحة شوارع يسد ليرة نشار شوارع خو ليرة شكر بيسن تاريخ
كل التاريخ كريس 4 بشوا یه 2 جلده و 4 جزء. این 4 جزء جزء اولی لخلقت موسیقى ناتو خورمان که لأول خلقت و ایجاد خلقت کل خلایق دو عالم ظاهر و باطن و اسرائیل ای دنیا و او دنیا تا کی تا ظهور ختم المرسلین تا ظهور ختم المرسلین محمد رسول الله و جزء دومی چپ کتن این و بوتن خاتم النبیین و بوتن تا کی تا ظهور پادشاه حقیقت حضرت سلطان اسحاق و جز سومی چست دوره سلطان اسحاق یعنی لظهور سلطان اسحاق تا آخر ایامی که چوتا جامعه سر پنهان بودن و چوتا جامعه سر پنهان بود و چه حضرت شاه ابراهیم و جانشینی بوت جانشینی. خب و جس چوارمی چست دوره باصلاله سردم شاه ابراهیم که لتخت حقیقت نشده سر تخت حقیقت تا این زمانه که بود سال 1337 قمری که الایره 1337 قمری بود 1297 خورشیدی یعنی یه سال وجه مردنه و بود 1919 که هر کفتنا و سال یا که چند مانگه وجه مردنه. خب ای چوار تاریخ وقت عرض کم که تاریخ گوران کردسه پینه داوست دم تاریخ دینی ابراهیمیه و طور کلی تاریخ مردمان سامی و ای تاریخ واصلا و ناو تاریخ ایرانیش ناولی بند ای دو تاریخ کردسه یکی و ای بینه ایمه داوسته ای تاریخ گورانه نابود کردسه نمانگه و تاریخ کردسه تاریخ سید که ادامه او زاد اگیل جسه ساک تیتا جسه ابراهیم و جسه ابراهیم دی تیتا چا تیتا را ای باقیان هین سید. خب باش اولی تاریخه لخلقت و تا محمد و تا ساک لساک و لواصل ظهور تا مردنی و جانشینی ابراهیم و جز چوارمی چی ابراهیم تا او روشه که یه نیسا 1337 یه هر وقت من تایپ کردم. بعد نیسراوه که ترچ از فرقان المقدسه که یه 88 صفحه است و 28 باوه یه لمورد دعا و معا و رخ خانواده که ویانسه که لالا و مناجات خویا. بعد لیلی چه تأکید کرده استن که من حاج نعمت الله واسراه گوشو کنار دعا و مناجات که و لالکیان لخوا ویش چکتن خوی و هیچ زانتن خوی واسراه و یا روشی که واسراه سنتی که یا بیانی که متصوفه مثلا سیخ خلیل علی نجاتی یا قصه دریتن که حال سرزوان میشه ایرکانی سیور یا سایر هین فکر مثل ایرکانی سایر داشته و من او سایر رمه یه چطه گوی جورا یه شکل وثیه من هین منجی یا منجی حقیقت پرستان معرفی که خوی که تا نجادر حقیقت پرسته و یسک و صمیمیت و راسی و معمولیت که خود صاحب الزمان ورگردست نهینه کرده و صمیمیت و دلپاکی انجام ده و باید کنچه حقیقت آشکار بود مردم دعوت کردن را خوان یا سفره معنوی که توسط مبدأ لاختیار قرار گردیستن یسه که هم دواره تاکید که یه لقیب و او چتلوتسه این قیب قصه خوی نیه
بعد ضیاء القلوب رساله که تریا که 1298 نویسه و یک در مورد آداب و رسوم الحق که لیره شامل تاریخچه و اصول اعتقادی و احکام و اوامر و نواهی و حلال و حرام و آیینگل و مراسم الحق ایچه شراب فکری یعنی لگش رساله کن آورده سالا معلومیه چنه که جوریه که چنه که جوریه که نیه که انا باید نویسراوه لبرس دست هم بودی بنت پالیک و سریان که چنه هاوبش دارن چنه جوازی دارن چنه خالق جواز دارن بعد لیره لرائي احکام و رائي هینگه لکه چه حلالا چه حراما الحقل چه باید بکن چه باید مراسم وجبارن چه کدن لقرآن مجید شایدو هین تیرتن بلغت تیرتن روایتی لو حدیثی اسلامی که تا جیرخان هینگه لئی باور ریده و یسواتیسن که لشریعت محمدی چه که هین کردیسن پاداگر بیست لسر اجرای شریعت محمدی و یسه که لیره هنو جا که لخدمت ارز کردم که لمورد روژی و نظر و مراسم جمع و نظر و یعنی و بعد چوی مالات سر بوریت و قروانی سر بوریت وانا لئی نیسراوه زیال قلوبا چیس سری بعد اراد نیشانه طریقت که خوی واتیسن من چای خواردن چون در روی اقل و زره دیانی و مالی دیریتن نهی کرد مثلا حرامی کرد ما و مرحله دومه و خاطر اوی که نیشانه بود رای طریقت خومد که حرامی کرد مثلا که چه بودن خوازیاریه حضرت صاحب زمان لدنیا معلوم بن یعنی کسی که این طریقت او قبول کن چای ران حرامه و یو بوده نیشانه پیرویان لی طریقت اجروی که ای العقل و کاکیل و باقی فرق میشن سول نیشانه دینه رمز دینه و نظر فلان و بیمانو یعنی یه چپ کتن چای بوده او رمز چون ای طریقه ای حقیره و اسم حضرت صاحب زمانه طریقتی که ای یعنی ای حقیر یعنی او حاج نعمت و اسم صاحب زمان رو جای که لبانیش هاوردی و طریقه چه بودن خاندان صاحب زمانی نوی بودن و یسه و الا چای حرام نیه تنیا و خاطری حرامه که نشانه هین و نشانه طریقت بوده که و اسم حضرت صاحب زمان حاج نعمت خوی و شیعه اثنا عشری زانتن تا این میسرار رو جایی خدمتان ارز کردم من او کسری که اولو وبسایت نوشتن از این میسرار خواندن و واسه شیرکه چکیده که هاوردن کرتکه هاوردن نوشتن از چند باشه که چند خطی که بعد حاج نعمت و چه تاکید کردی است نو نیستاوکانی که من شیعه دوانزه امامی جعفری و هر چی لقرآن مجید لمورد حلال و حرام هاتیه و عمل باید کنی بایدن و قرآن حجت ابدی و برحقه یعنی قرآن چیز سرچوه برحقه و کتمان دی ناکرید باید گچشتی که لقرآن هاتیه عملی بکرید پیروی بکرید وجیب آوریتن و قرآن مجید ناسخ و بطلان نیرید یعنی هیچ کتاب آسمانیت هیچ چیزی که ناتوانیتن قصه قرآن مخیط دروه لجیگ لفرجی تر آوردیسن که یک خوی هاوردی سه ناسخ و بطلان نیرید یعنی این دجبرکی وقت خوی کبیر یه دیر هاوردیسن که هین ارا مجرم چون یه اختلاس یا نازنا و مجرم را خواهدن وشی چون من وقتما چه گناهکار خوم زانستمس لقب مجرم را خوم حال وشتن بعد این زیاء القلوبی چه را یک نیستامسه که چپ کردن یا رساله که محققانه است لدین و آین حقیقت و خلاص و جوهره
جمعی ملتەکان و مەسەبەکان و ئاینەکانە یعنی ئی دین حەقیقەتیە بوتە جێگرەوەی گشتی دینەکان ناو مردمەکان واسڵا ئی بوتە بنەمای ئەومەتەکان تر مەسیحیەت و ئیسلام و گشتی و خانەدانەکان و گشتی بوتە چە بوتە ئی دین حەقیقەتێکی جەوهەر گشتی دینەکانە و هینە کردووە کە منە حەقیر حاجی نێمەت متەخەلص یعنی خاون نازناو دەوریش مجرم کە هینی کە پیا سالکێکم و مرتازم و عاشق و جەماڵە پڕنوورە حەزرەت محەممەد مهدیە صاحب زەمانم یەخوای لێ تاکید کردێتن ئێجا ئەگەر لەو فەرەجەکێکە و هینەسەک وەشوونێت تێرنەوە هەم دوارە لێ تاکید کردێتن کە خۆی لە ڕێ حەق فەنا کردێت و هەستی خۆی لە هەستی خۆی گوزەریاوەس و وەر شروع کردێت سەر ریاضەت و یەکی لێ مەورەتە خۆی نویساوەسن دوارە یەک دوو سەفەترە کە لێرە هەوردێتەوە کە لە حەزرەت مێدی وەسکێ محەممەدی صاحب شریعەت بیەسن سەرێ سپاریاوەسەچە پیرە دین حەقیقەت پەس بنەوای سەرسپاریەک یەسە کە حەزرەت مێدی صاحب زەمان خۆی وەسکەی مامەدی سەر سپارە بێسە پیرە دین حەقیقەت کە پیر دین حەقیقەتیش لەورە و عەلیە لێتتن کە لێریچە لێی سەردەم خۆی هەساوە چونکی سە دین حەقیقەت یەی هەوردێسە پەس پیر دین حەقیقەت حاج نێمەتە و ئاڵام گشت بەهات بوتە سەر سپردەیە حاج نێمەت ئێستا لێرە معنی کردووە کە پیر بە پیشوا و دەلیل و ڕەهبەر عموم تافە ئالەق ویشنە یعنی پیر یعنی پیشوا و دەلیل یعنی ڕەهبەر گشت مردم تایفە ئالەق یعنی خانەدانەکان خۆ ئێستا لێریکە هینی کردێسن و یە تا ئەبەدیۆم تا ئاخر زەمان چەبکە ئی دین وەزین حەقیقەتە ڕواج و پایدار مینێتن و ناسخ و بطلان نێرە ڕەوجێ لە خزمەتان ئەرسکەن لۆرە نووساوی کە قورئان ناسخ و بطلان نێرێ لێرە ئی دین حەقیقەت خۆیە ناسخ و بطلان نێرێتن یا دشبەرەکی وەل خۆی یا تەناقوزەکەدا باوەڕەکانی شریعەت جور بایەمیت مینێتن کە بشکنیتە ناوەکە مەغزە بایەمەکە چەس حەقیقەتە مەغزەکەی حەقیقەتە و شریعەت پووسەکەیە و پووس شریعەت پووس حەقیقەتە و حەقیقەت مەغزە ئاین ئیسلامە ئێستا حەقیقەت مەغزە ئاین ئیسلام پس ئێستا خۆی دوارە تاکید کردێسن کە ئی کە چوی فکرکرە باوەڕ وەچە داشتێ خۆ ئەزیزیە دی من سەرچۆوەکان چەبین سەرچۆوەکان سەی قاسم بی سەی نیک نژاد بی سەی ئالی نژاد بی بەهرامی بی بورەکەی بی نازانم سولتانی بی ئەو مەجموعە کە خستینە وەرچوو این ناوخۆیەکان واستڵا هەم ئاهلەقیەکان و هەم کوردەکان وەلیەکەم دکتۆر محەممەد موکری بی و دیواری جەماڵ نەبەز و لە هینێکی ئینگلیسیچە و لە بڕێکتن نووسراوە هینە دکتۆر مێرداد ئیزەدی و یانی چە وەپێ ئزافە بیەسن کە سەرچاوەکان گشتن یەکێکە پلە پلە چوتن و سەر حرامەکە یا سەر توک پلەکە کبتێکی هەری حاج نێمەت خۆ حاج نێمەتیش ژێرخان باوەڕەکانی ژێرخانە هینێ کەس قورئان خۆی و ئەوە باتندارە چەکە باتندار عەلیە ساوکێ کە لایەن عەلیوە کە ئیسە لێ سەردەم ئەوە صاحب زەمان مێدی صاحب زەمان هینە فکریاوەسن و دەستور دیاوەسن کە ئاین و قانونگە لە دین ئالحەق ئەڕام مردم بەیان کردن البته من هینێ کردم و ملێ پەڕیم
کە لە شوونێکتر ئاوردە سوێ کە ئالحەقەت سەر نەسپارن وەی دین حقیقەتە کافرن و مسلمانیەری سەر نەسپارن چەند ئەوانی کافرن وە لە ویدۆ فارسیەکان چیمەسە سەرێ وەوردی و نازانم عزیزیت ئالحەق توانن کە وە مل فارسی ئەوانەی کەنە کە فارسی زانن توانن ئیجور بەرنامەیەک هین بکەن ژێرنویز بکەن یا یەک دوبلاژەوە بکەن یا یەک لە کۆمەڵەکان خۆیان شیوەیەکی دەسە جەمی دانیشت تماشای بکەن بۆ کەسێک وە فارسی زاڵن ڕەباقییان شیکاری بکردن و یەسە کە هەرە جوێکە دەفەوێلێک فرەف لە ڕووی دووە لە نووسراوە تاکیکردین ئیمە زانیاری دەیمن وە ڕووی سەنەت ئیمە نەهاینە پێی نەقد دینە نە ڕخنەگر دینی من نە ڕخنەکرد و ئەسرا توای من وەقڵهاژنێمە دین تازێک دابێ ئیمە ئی میراس گورانە کەڵامەکان گشتە خستیمەسە وەردەست خستیمەسە ژێر نەزەر وردی سەریان کردیمە کە وشەکان مەفهومەکان مانایان چەست لەو سەردەمە چویچینە سەکات دواتر لە زمانێکتر چویچ بریا سەکات کام گەورەکان لە فەرسین سەدەی دوو سێ چەوەتنە سەدەی 4 و 5 چەوەتنە لە یاری خۆخلاسە لە یاریەکان وە تەرتیب چوئی دنیا دونینە بەرنەسەکە کەی ئی سێ لە وارد بینە لە سەردەم لەناو سەدەی 1970ەوە سەردەم واسرا شایی ساک سولتانی ساک وە لەورە وە لە ژێر مەجموعی کۆناو هەفت واحد بین ڕێک خریان سازماندەیی کریان و ئیانە دیوار ساعت مرد نەچین وەل باوە یارە دوارە بێڵبەست نەکردن ڕازی من یاری و ڕازی منی کرێت و یانە چین وەگەرد شێخ سەفیە و مناڵەکانی تاریخ هاوبەشی کردن تاریخ هاوبەش دروستکردن تاریخ هاوبەش گوزەرانن بینە هاو سەرنوشت تا نزیک 100 ساڵ لێیەوە کە هاتنوە یعنی جورێک معلومە حاج نێمەد وەجیا سەیشەمزی وەجیا هەر کامیان فڕقەیەک ڕاخوان دروستکردنەس و ئی فرقە سازیە لە زووتریش بێ چوار خانەدانەکە واستڵا یا چوار فڕقەیەکن ناوێ بردی من 100 ساڵ نزیک سەرۆوردێک ساڵ وەرجرەوە دروست بوو خۆ ئێستا ئی میراس گورانە جیاسن لە میرات هەفتوانوێ متەسوفی یا سوفیگەری کە وەل بەشێک بینەسدا جەمعیەتە ئەلحەق پەیرەوە پادشاوە لە سەفەوی سەفەوی کە لە تورک و کورد و فارس و گشت نەتەوەکان هان ناوێ و ئێستا کە ئی نەتەوەئی جەمعیەتێریکە گشتی لە ژێر ناو ئەلیۆلاهی لە دەور 300 ساڵە ڕووجێکمەسە تاریخەکە کردین 300 ساڵ وەجێلیە لە ژێر ناو ئەلیۆلاهی ناوەلیان بردنەسن و لە بین 1855 تا 1858 لەلایەن گوبینوە کەلەمێ یا ناو ئالحەقەڕان بریەتە کار و دواتر ئی ئالحەقە لە ژێر ناو دین حقیقەت و هەر ئالحەق خۆی لەلایەن هین لەلایەن حاج نەیمەتوڵا موکری جێهونەوەبادی هەرەوجێکە خۆی ویشتن بڕێک ئەو ڕسوم و هینگێلێکە کوبینوی شارۆکەیەکە بڕێکیان ڕۆژێ گرن و بڕێکیان هینگێلێک جەم و چشتە داشتن نەزر داشتنەس و یە بڕێ سەیی دوایداوە یە بڕێ کەسێکتر هەکە واسرا کەسێک تر دەست نیشانکردنەکە دوای بێتن کە ستەیینەوەیە و ئێستاکە یانە دەرکە فکر ئی باوەڕگەل یانە لی تقریبا 2 ساڵ ئاخرە سەرهەڵداوە یەواش و لە 2 ساڵ ئاخری کەرەوجەیەکە بڕێک لەو نووسراوەینە لە خارجیە من نەچی مەسەرێ ئەو نووسراوە خارجیە تاکید کەن کە مەسەن لە کرنە ئەو 800 ماڵە بیەسن چەند ماڵ یەهودیەک وەلیانە ژیان کرد یا لە شوێنێک کرد وەگەر یەهودیەکانە
هاومێتە بینەست و وەگەر مەسیەکانە بەسڕەهام شو داشتنەوە ێستا تحسیل یەک اینکردنە وەرگرنە ئی سێ ڕۆژێ بڕێکیان وەتنە ئی سێ ڕۆژێ هەرو سێ ڕۆژێ یەهودیە دەستێکی هاتسنەویان و بڕێکی من خۆما مەسرە باوەڕە یا لە ئەوە سێ ڕۆژەسە یا سێ ڕۆژێ ئیزەدیەکە واش ڕواەت سازی ڕایکە نازانم جریان مەڕنە و قەوەڵ تاسویانە ڕای دروستکەن و واسفا بنەمادارێکەن ئەمە تاریخ گوران خۆیان لە دەورەی شێخ لە دوای باسفا پادشایی باوەیار نووسراوەکان لە بین بردنەسنەوەی کە منێسن وتە کەڵامەکان شێخ ئەمیر سەدەی دوانزێ قەمەری 1920 وردەیەکە ڕایسان ئەمالومێ چەندێک درست بوو تاریخ ژیانی کەفتەنەوە سەدەی دوانزێ قەمەری و نزیک 100 ساڵ دواتر شێخ ئەمیر نەوروز سوورانی و تیمور بانیارانی یاری شروکەن وەگەر یارەکانیانەوە تاریخ گوران ئەدامە دەن کەفتەنەوە سەدەی سێنزەی قەمەری ێستا تقریبان بوتە ئەو وەختێدا کە گوبین و سەردان منتەقەک وەگەر کەسێک کە بیوینەس لە ئەوروپایچە بەرخورد کردن و کەسێک انتخابی هەست هەڵوژیان وەلی گوبین و ناوەزانێتن شور هەڵوژێن وەکی هەڵان وژنێتن ئەمانێکی ئەوە لەوە دڵنیاز کە قسەکانیان هین دێتن برد دێتن و لەلایەن گشتێکەوە پەیرە و کرێت و ئەجرا کرێتن و کە گورانەکان دوو یا سێ کتابخانە بکێ هینجی نەفرێت گوبینەوە لەخۆ و دڵنیایی وە کەسێک جوور شێخ ئەمیر جوور نەوروز سوورانی جوور تیمور بانیارانی کە لە دنیایەکی ئەنسانی لە دنیایەکی ئینسان مەهوەر لە ئینسانیەت سەکەن لە ئینسانێکی ئەخلاق مەهوەر ئەخلاقیاتی کە خۆی بەحسەلی کە لە جەمەکانە هەلاجی بکرێتن توافق لە سەرێ بکرێتن ئەوە یەسە ئەو دنیای بەسرە یاری ڕازی منە یانە ئی فیلگەل و نەهەنگە لە فکریە بێ دەستڕەسی وە کتاوخانە ڕشت نەکردنە باڕوەرنەوەینە باراوەرنەوەینە و ئێستا کە نەتوانستنە جورە دنیا و ئی تیزبینیە و ئی هەزەمەتە ڕاهەڵە ڕایدێ یا نظام کومەڵایەتی جێگیرەوەی نظامە ئەرباب ڕعیەتی تەدوین کرد نظامی گۆقەڵێکی تیمور بانیارانی چەکە وەهاری بود گشت ئینسانەکان کومەڵگاکان ڕێوازەکان گشت شتێک تازەوە بکرێتن و نەسرەکان بتوانن بزانن خۆیان وە کەڵام بناسنوە و لە وجود خۆیان چە بکەن تاریخ خۆیان بازایی و باروەری بکەن و بتوانن سەرسوورتانەوە بوون و قوانین ئاینیە یاری سەردەم خۆیان زندگی کومەڵایەتی خۆیان هین بکەن تعریف بکەن بشن چ قانونی باید پێروی بکە و پای ڕوسیا بنەمای ژیان کومەڵایەتی دابین بکەن و بتوانن ژیانێکی واستا یەکسان ڕاژن و پیاڕاگشت چین و توژەکان کۆمەلگا هین بکەن تەدوین بکەن بنویسن یاسابەنی بکەن ئەزیزێت با جارێکتر لەبانێ پاداگرم چون دی ئاجز بی مەسن وەڕاستی نزیک 20 ساڵە هەم وەگەرد ئەلحەقەل و هینە مینە یارێکە مقۆڵەکەی نەوروز یاربوونی یاری وەفابوتن ئیما 20 ساڵە مینە یارکەی من کەسێک یارمان نەوی نە لە ناو ئی جەمیەتە لە ناو جەمیەت کل جەمیەت کورد کە ڕووی دەمان بۆ پێیاندی و ئی میراسە وەتی مین گشت جەمیەت کوردە لە هەر تەمام دەورەکانە گورانەکان دەست پێشتر بینەست یاریەکان چراغ یاری ڕوشنکردنە وەلەخۆ چینە دەست ئەتەهادی بەشێلێک لەو سەردەمگە لە تا سەردەم ساعت تا سەدەی هەفتم باشتم سنی بینێت ولیانە قسەکردنەسن کەڵامەکانی هەست داواکردنەت کە زاناکانیان داناکانیان بان لە شوێنێک کە توانایی دێرن دانایی دێرن لەورە بەرپرسایەتی وەربرن و خزمەتەوە کومەلگا بکەن و
ئاین یاری وەڕی یاساوەلێ کرد لە ئاین یاری توافق لەسەری کردیەوە و یەسەکە ئی جریانەتتن تا دەورێ شێخەمێتتا دەورێ یاری دەورێ نەورۆز سوورانی بانیاری وە یارەکان و ئی تاریخی جیاوازە تاریخێکی تەواو جیاوازە تاریخێکە وەڕووی دنیا دوێن یا جیهانبینی فکری فەلسەفیە کوردیە دیگە داناوێل کوردان یا داناوێل گوران سازیایی تاریخە بنەواکەی نەریاوەسن سپەری بێت و من ئی دەها ئی 20 ساڵ وەجرەی یارستان شارستانیەت یارستان هاوردی مەئارە و ئەر یاری و یارستان چینە پای ئێتبار قسەی ئیمە بردیانە پای ئێتبار لەوە وەرهەوجێ لە خزمەتان ئەرزکردم مەجێدە قاسی نازانم سەی قاسم سەی نیک نژاد نازانم سەی ئالی نژاد یانە لە ئی کەلەموێلێ لە پاڵ ئەلیلاهی و ئالاقیانە استفادەکردنەوەی هیچ کامی نێچیە پایە و ئێتبارە یاری و یارستان بۆیتە پایە و ئێتبارە کە لەناو کومەلگا بۆتە جێگرەوەی باقیە و یە ئیمە بی من کلمەی جێگرەوە و قسەی ئیمە بی وە نووسراوەکان ئیمە بی ئێتباردا و یە حەق معنەوی ئیمە یعنی هینە intellectual property وەقەو ئەنگلیزیەکە منە کە نووسراوەکانی هەست لە ساڵ 2000 لەی زمینەیە منێنەوانی کەم و چشت نووسم تعریف کەلی و ئەسڵاکانێکیشە تعریف شدە دیری من و دیدگاکان گشتە شیکاری کریا هەن هەمووە نووسراوە هەمووە ویدۆ هەست من حەق دێرم بۆ ملئی بەرهەمە فکری خۆمە زامەتە ڕایکی شەمەست دنیا ڕایدامە سەردەم پاوە وەشون ئەوەی کە حالی بم کە لە نەخشەی فکری دنیا جی ئی داناوەل ئیمە ئی فیلسۆفەلیمە کوورەت وەلی لە ئی ڕیواز کاکەی تووەناو کاکەی ناسیێت و یانە کەس فکرەکە فکر لە ئینسانێک لی کومەلگا نەکردێتن بەرهەم ناتێسن و فکرێکی ئیسلامی لەسەر بنەوای ئیسلامی هەتا کەسەکانی جووە بەسەوە نەسڵ ئەلیزانن هەر لە بالیرۆ بگرێت تا هینێکی نەسڵێکی ئیسلامی ڕێیان تاشینەست وەدی سێل هیچ کە شەجەرە نامەدانانەسن کە دیمانیان ڕەسەتە ئیمام موسا کاظم و لۆرۆ چوتەڕا فاتمە و عەلی و محەممەد و یەسە ئیمە مناڵی ئەوخار خۆمانیمە ئەوانەیە کە فکرکردنە فکرەکانیان بیەسە یاری کومەلگە و یاریەکە بیسە تاریخیمە و ئی تاریخە بیسە هەویەت ئیمە هەر لە زەمان میزۆپۆتامیا و جەریان پیاکە هیچ ڕێشەیەک لە دینیە باستان وەسفا ئیرانی نەیرێتن جۆر زەرتشت و فڵان و بیمان ئێرەکانی هاوبەش خەڵگەل هاوبەشکیش بوو تاسیردانە ئەوان وەرگردنە نائیەکە ئیمە پاشماوەی ئەوان بینن لۆ یە بار ڕوشن بوتن من یە دو ساڵێکە ویدۆکانم قسەکانم وە بەنامەوەل ویدوی وە زوان کوردی ئەڕا ڕووە کاکەیەل کە ئەو بەشێکی کاکی و کاکەی ناسیێت وە زوان فارسی کەمتر ئاشنایی دێرن کە سەر داخوازی خۆیان وە زوان کوردی ڕایان ویشمێ و داخۆ یاری کیشتەنەوە ئەوان نەوی کە بتوانین یاری بکەی من هاوسەری بکەی من یەسێکە ئی تاریخە کە ئەوان لەری حالی نەوی نەسن باوکەوەریان حالی نەویە تاریخیان نەویە هەویەتیان نوێ ناسنامەیان نەویە هەنیا چەکنە وەلا ڕێبرنەسەر خۆشدارێکردنە منحرفێکردنە و یەسێکی ئیمە دەی تاریخ خۆمانە حالی بی من دیری من ئاڵ و گۆڕێکی بنەڕەتی لە کومەلگا لە سەرێ پێک هاوردیمە لی دەهەیە ئاڵگۆڕێکی بنەڕەتی کە ئەو موقع کە فقط مردم قسە لە سەها کرد و 700 ساڵ لێوە دینێک دامازران و مردمەکە باس سەوڵ داشتن فڵانیانی سەوانێک گشتە فراموش بینەسن مەگەر لە کوڕکومەڵا خصوصیەکان قسە دەگەڵ لە نووسراوەکان دی فراموش بیەسە سەدی مردم لە فەلسەفە قسەکەی و لە نازانم جەهان بینی قسەکەیت و یانێ چە قسەکانی ئیمەس و ئیمی بنەوەی ئەدەبیاتە دانای من یەسەکە نووسراوەکان گشت هەست بڵۆف نییە چاخان نییە وای نیشتنی هەر عەزیزێک
زانێتن یەک کەلەمە لە ئیف ئەرزێل منە لە یەکە ئەرستان کەم نادرسە باەن من تا داوای باشین بکەم و هین خۆین بکەم و قبول بکەم هەڵەکان خۆم و هین بێمەوان حەق بێمەوان و من بچوومە بۆ قەڵینەکە جەلدوێ پاشەک شە بکەم لە ئەداکە کارێکتر ڕاخر قسە داواکەم کاکەیەکان ئەزیزیل کاکەی ئیمە جوور کورد گشتمان لە سەرنجامە یا لە ئاخروە بینە یە هویەت منتای لە ئیرە ئیمە هویەت تڵاشمانەوە بێکە کورد گشتی بووتە ئی خاوەن هویەتێکی فکری فەلسەفی ڕەوە وەتی من کوردستانێکی یارستانی و مۆقەکە یارستان بەدیمە وەکار بدین ئیسەیچە ئیمە هەرە و تەلاشە دیریم هەم لەبان ئەو ڕێە وەرە ئەو ئاستوە هەرەکەتکەی من و داوە لە ئەزیزیە لێ کاکەی و ئەلحەق و ئەلێلای و باقی فرق و واسرا سەکتەکان و خانیانەکان کەم لە ژێر ناوەل خۆیان لە ژێر ناوەل واسرا خانیانی خۆیان لە ژێر ناو ئەلحەق یا کاکەی یا تایفی یا هەر ناوی گۆپیان خۆشە دینداری خۆیان بکەن مەسلەکداری خۆیان بکەن و واز لە کارنامە و دەستکەفتێل منە بارن چون ڕاستی جەوەکە خراو بوود من لە چارێک نێرمە ڕەدەفا لە خۆم پەرزەوەی کە ئەو بنەمەوەل پوچیانە بکەمە واسراجی گاڵتەجاری مناڵەکان خۆیان لە واڵێ ئەوە و هاوساکان وە تایوەت ئێسێکە مەلاکان هەم لە ئێران و هەم لە باشووری چوە تیان سەردان میدیاکان منکەن بازی موقعش داوای هینکەن ئەزوێتکەن و ئەزوێتەکەن ئەمدەن ڕەتکەمە بۆ خاتریە هین نەکەن سوستفادە لە ماتریالەکە نەکەن وەێ ئێرەکان ئەزیزیت پابن نەزەکمە ئەدامە بێن حقوقم پاماڵ بکەن کە ئیمە دیمان یارستان و دیمان یاریە و لە ڕێوە بتوان ئی دەستکەفتێل منە بکشنە ژێر مرگ هەروجێکە دەستکەفتەکان نورە هاجنێمەتە جێونابادی و نورە لێلایی کشانە ژێر مرگ خۆکردنی هەوێت خۆیان و دیواری چینە گژیان وەلی من فەرکم چون من ئەوان تواستن خزمەت بکەن و خۆیان داوات کردن لە ئەو خانەدانیە لە بان منیی کارەکردم لە ئەوڵوە پێ کارێکی فرەفرە ئەحمەقانەبی ناجۆبی و ئەلەتیش ئەوە بێ ئی هەمکەی جالیاتە وەرچە و ئۆم گولی وەڕاستیەکان نەیە و ئیمەی سەرڕاستیەکانە ڕامان ڕوشنە کە تاریخی جیاواز دیری من دینداری خۆتان بکەن مەسلەکداری خۆتان بکەن ڕۆژێکیش کە کوردستان بیە یارستانی بیە ئی جەهان بینی فکری فەلسەفی بیە هویەتێکی کوردی و خێراتین ئیوەی دەست شوردین لە ئەو بیر و باوەڕ سەقەت خۆتانە جۆر کورد هاو هویەتی هاو ناس نامەی من وەلی ئێستا ناسنامەمان جیاسن و دڵنیایی و دڵنیاتان کەموە هین بوتن ئێستا ڕێنایەمە مەلاکان کە بان لە ماتریالەکان استفادە بکەن ئەو موقع خۆم و ئەکتیڤ چم وگەدانە ڕەت بەدڵ ئەطلاعات کەم ڕەت بەدڵ زانیاری کەم کە بتوانێتن هەیە و ئابروی ڕئی گورووەل و ئی جەمیەت هێرنێ لە مقدەستەرینە کە ئیمڕۆژە وەسەی نەسرەدین ناسیەتە نادەنم یە بڕسەی کازم هینە مەسنەدار یا وجاغبار موشە شەیئەل و هینزانی یە بڕسەی ئەزین کەریم و مقدەزانێ خلاصە یانە هیچ بەرهەمێک نێرندەی هەتا ئەو کابرا وشی لە 10,000 نەفەر نازانێ خۆی 10,000 نەفەر وجاغدارەکانش گرێتووە خۆ هەر کەس نیساوەیەک دێتە هەر یە وەتێستن خۆ تەنیا و کابرا نییە ویە باەتەکانە بوتە باعث ئەوەی کە ئیانە لە جاوەکە بان گیر بێن لەمن کە یە سەوڵ نێری لە مەوردینە قسەکە یە نازان کی ناپەرس یە سولتان قبول نێری و یە فڵان و تەمام معناوە چین لە پشتە سەر سیەکاری کەین و خەوشدار شخصیت کەین و ترور شخصیت کەین هیچ ڕاستە گوشن مەڕام هەنێرن چوشن چەنووسین لەوەی خۆم ئەڕا من ئەرزشێک نێری وەختە پێوەستەر بکەم وەلی خۆی لازم بوتە گشتی ڕوو بکەم
تمام خاندان بدن مانەدانتان کەمە گاڵتەجاری یەسە کە خواهش کەم جەنگێک مەخەنینەوە با جەنگهین نەوتن هەیە خۆتان چوتن ئیمە دانشی دیری من ئیمە گەورەکانمان ناسیم نست کە قسەی گەورەکانمان حالی بیمنست و زەرەرێک لێی هینە ناکەی من هەچێک ئیوە بیشی من هین ئیمە ڕوشنتر وە بوت یعنی وەختی ئیوە نەقتۆکی من ناوینە سەروارمان و بارم قورسایی یا هین پەڵ وەرپامە یەسە پەڵ دروست کردین کەسێک کلیکێتن فۆری واینچین هین دەینە پێ ڕاکلیکی نووسراوەکان فلانە کەسکێ چین ویدۆکان هینتین دەونلۆدکەین بینە بەرەهوت واسما ئینترنێت لە سیاچاڵەکان تماشایکەین یا نووسراوەکان دەست و دەستکەین ڕای لە میدیاکان من تماشا نەکەین نەگوێت واسڕاوی ژمارە تماشاچیەکان یا ژمارە بازیکەرەکان کاربەرەکان زیاو بکەێت ئەزیزیارێک چن لە هینێک لە گروپێک بەشدار بین کابراوەرێک خۆیان 20 ساڵانەشون من وە کوناوە کونا لە هەر کو نووسراوی شتێکدانم زووکیان خواننێ بنێ هینێکان ئی کابرا ڕادین زەرەرێ هەست کەڵکی لێ وەرمەرن چەندێ درو وەل خۆیانی چدن وەل گوروەکیانی در سوورەتێکە هین دێرم مەدرێک دێرم نووسراوە دەرم یانە 20 ساڵانەشون نووسراوە و قسەکان من ئێستا خۆتان هین مەکەنە شتەکان ڕوشنە ئیوە ناتوانین وەری جریانە بری جریانی کە کەفتە سەرڕی جریانە ریشە ئیجتماعی پیا کردوێ سنێرەکانی ئیمڕۆژ مەبایەتەکانی بتوانن یواش یواش سەرسوڵتانیەک بان بیش من یە وەهویەت خۆم زانم ئەو خرافات و جالیات ئیوە دیرووە بکەفێتن وەختەوە ڕەسیسن ئەرزەندان بکەن بان ڕەخشان هین بکەن زین بکەن شێر و بۆرەکان دەورباوە یار کە هاتنە سەیان واسرا تا هاتنە قەسڵان و یەسەر بتوانن بانە مەدان و هویەت خۆیان لە وجود خۆیان دوارە بازسازی و بکەن خەنە وەرباز چەکان دەی هویەتەوە دەر ئیمڕۆژ بێتن چۆ هینیەلێکی واسرا ئەرزشیەلێکی ئینسانی کومەڵایەتی وە دەر ئیمڕۆژ خۆی لە وجود خۆیانە هینێ بکەن باروەرێ بکەن بازایی بکەن هجیوە بکەن و بکەنێ بنەمای ڕەفتاریە ئەخلاقییان لە کومەلگا جارێکتر ساڵە 2021 زانێ بۆ گشت ئەزیزیت پیرۆزبایی وشم لەلیان پیرۆزباییکە و ئەواتە ساڵێک پڕ لە بێنزەڕەتی و خۆشی لە کنار ئەزیزیە لیان ڕایەنتان ڕۆژ و ژیارتان